کامی وێرەکەو ئەوێ ئەمە چیە زنە هێلکێ هێلکەیە لە ناو ڕۆنا هەواڵە بڵا باش ناو چیە زنار زنار یعنی چی یعنی شاخ و داخلوتکە ئاوا چی پێوتی واتاکەی باوکە دەمەنە چێ زنار شەش چی و کردووە لێرە بە چی بەشداری و کردووە وەڵی بەشداری ئەم وێنەیەم کردووە لە ماڵەوە سوودی هەیە و فێری وێنەی زۆرترە بین و چاکتری شەم کامی وێرەکەو ئەوێ ئەمە چیە زنە هێلکەیە لە ناو ڕۆنا حەزت لە هێلکەیە زۆر یاکەم زۆر حەزت لە چ ڕەنگێکە تۆ شین شینی چۆنایی کاڵ تۆخ چۆن کاڵە حەزەیە ئەی لە پۆلی چەندی لە پۆلی یەکەم وا چوون بۆ پۆلی دوو ئیمتیحان تاو کرد زیرەشی زۆر زۆر لە چوانەیەکە زۆر زیرەشی لە کوردی لە هەموو وانەکان زیرەکەم هەر دەرەچی لە ئیمتیحانەکەش دەرچوون مەزی هەمووی ئارۆڵە شتی چاکاوش ئەی تو یەکشم پێ بڵێ حەزت چ خواردنێکە حەزم لە پیزا برنجش خۆشە بیانیش خۆشە بە فاسۆلیاوە ئەی گۆشت ناخۆیت جاران زۆر ئەمانە خوارد بێستا زۆر نایخۆین بۆ لەبەر چامان کەوتووە ئەی ماڵتەماوا کردی ئەی تۆ زنار یەکشتی ترم پێ بڵێم چه خژی وەدایەنای خۆ داوێنەوە یا دایک و باوکە دایکە حەزت لێ خۆ قۆسکەی دایم چی؟ حەزەی خۆ قۆسکەی دایم بەڵێ کەشخە دەرکەوی